بەپێی ڕێنماییەکی نوێی وەزارەتی ناخۆی هەرێم کە 28/4/2025 دەرکراوە، ژمارێکی زۆر ئۆتۆمبیلی تەکسی مۆدل بەرز کە دۆستی ژینگەن جێگەی ئەو تەکسیانە دەگرنەوە کە مۆدل کۆنن. ئەم بڕیارە نیگەرانی شۆفێرانی تەکسی لێکەوتۆتەوە، چونکە زیانی مادی زۆر دەکەن و دەبێت ئۆتۆمبیلە کۆنەکانیانی بۆ بمرێن و ژمارەکەی بدەن لە ئۆتۆمبیلە نوێیەکان کە بە ناچاری دەبێت بە پارەیەکی زۆریش بیکڕن. حەز کەسی هەڵەسێ لە خۆی قەرارێ دەسێ شەو خەوتووە بەیانی هەڵەسێ بەدەم خۆ قەرار دەرەکەی کاکە تۆ ئەسڵەن هەر نازانی تەکسی چییە، هاتووی قەرارێ دەرەکەی وەرە و سیارانی کەوە لە بی تەکسی کورۆلای هەیە 25 ناڵە 25 بابێت چوار نەفەری تێکات سی سیارەکە کە بزان چی لێ و سیارێ. لە سنووری سلێمانی 31,000 تەکسی هەن. لە ساڵی 2014ەوە بڕیاری قەدەغەکردنی هێنانی تەکسی نوێ کاری پێدەکرێت. ئەو تەکسیانەی ئێستا هەن دوای ئەوەی دەمرێنرێن دەبێت بۆ یاغ بکرێنەوە و بە ئۆتۆمبیلی تایبەت بفرۆشرێنەوە، بەڵام بە نرخێک چەند هەزار دۆلارێک خواری و نرخی ئێستای. لە دوای بڵاوبوونەوەی ئەم بڕیارە کڕینفرۆشتنی تاکسی وەستاوە. پێیان پەیوەندی بە سەندیکای شۆفێرانەوە کرد، بەڵام پەیوەندیەکان بەردەست نەبوون. 250 گەڵا لە سەریانە کورۆلا عینەن ئەو بە 160 گەڵای لە بازار. نانی ئەم سیارانە ساخکەنەوە بۆیان ساغ نابێت. جا ئەم سیارانی کە ئەکرێ بێت تەکسی بێزگە لە هەولێریش خەڵکێکی زۆر لەم بازارەکە ئیشی تیاکە زەرەومەندێکی زۆرە بێ ساری تایی سوار کەسەکەکە 100 دلار خێرەکە چ لە زاری بەرەکەوێت. بڕیارە لە بەرژەوەندی کۆمەڵە کۆمپانیای کە سیارە هاورداکەن. ئەڵێ هایبێرد ڕاستە سیارێکی خۆشە بەڵام مقاومەی ناو بازار ناکە کاکە. کوالیتیەوە باش نیە؟ کوالیتەکە جوانە هەتا بڵی جوانە مواصفاتی تیا بەڵام مقاومەی سیارێکی 2009 ناکات. ئینجا بڵێ سیاری بۆ بنێنە ڕاست دەکات. هەتا هەشت بۆ یاخکراوە. لە مۆدلی 9 تا 2008 بۆ یاخکراوە بە بۆر ئێمە بۆری پێڵین لە بازارە، بەڵام لە دوای 9 10 11 و 12 13 14 بیلات بۆ یاخە حکومەت ڕەشای ئەوە ناکات 4-5 هزار کەس ڕسقی لەم بازارە ڕسقی لەسەر ئەو کڕین و فرۆشتنەیە. لەبەر خاتری لە 12 بازرگان کۆمەڵە سیارانە ساقیەکەتەوە 2023 و 4 و 5 جاڵە 79 جۆری سیارەیە کە بکرێ بە تەکسی. هیچ ئیشی نییە بەس بێت کێشەی تەکسی چارەسەرکە. شۆفێرانی تەکسی دەڵێن ئەو ڕێنمایە لە بەرژەوەندیاندا نییە و پێدەچێت بۆ بەرژەوەندی کۆمپانیەکانی ئۆتۆمبیل و ساختکردنەوەی ئۆتۆمبیلەکانیان ئەم بڕیارە درابێت. ئەگەر بسەپێنرێت خەڵکی زۆر زیانمەند دەبن و ناشوانە ئۆتۆمبیلە نوێیەکان بەو نرخە بەرزانە بکڕن و بیکەن بە تەکسی. ڕامیار عوسمان کەناڵی پێام سلێمانی.